لە دوای بڕیاری خانەنشینکردنی ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران بەهۆی کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە 63 ساڵەوە بۆ 6 ساڵ قەرەباڵغی زۆر کەوتۆتە سەر بەڕێوەبەرایەتی خانەنشینی سلێمانی و ڕۆژانە ژمارەیەکی زۆر مامەڵەی خانەنشینی دەکرێت. ئەوەشی خانەنشینانی نیگەران کردووە ڕاگررتنی موچەکانیانە کە لە مانگی 11 ساڵی ڕابردووە هیچ موچەیەکیان پێ نەدرا و مامەڵەکانیشیان کاتێکی زۆری پێویستە. لەما بێ 6 ڕۆژمان پێچوو پێش جەژنیش هاتین بۆ ئێرە تیان دوای جەژنەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژمان هاتووی ینی تقریبان دە ڕۆژێک 12 ڕۆژێک بەخواد دە ڕۆژێکە بێت خەریکی لە بیدایەتەوە موچەکەشی هەر لە مانگی 11 وەرنەگرتووە وەستاوە نەوەڵڵا وەستاوە 12 و 1 و 2 و 3 وەرنەگیرەوە 12 و 1 و 2 و 3 بەڵێ چەند ڕۆژە خەریکی مامەڵەکەی؟ من چوارشەمەی پێشوو هاتم ئەوەی پێش جەژن هاتم نردیان ناوانێ وتیان چ بۆ دایرەکە غڵەتی غڵەتەکەم چاکردووە ئێستاکانە تیان بڕۆ بۆ ئەوێت چەند مانگە موچەکەتان وەستاوە؟ وڵایتر لە مانگی 11 مەچەمان نەکردو مانگی 12 عامە بوو ئیتر مانگی 1 و 2 و 3 مان وەرنەگرتو. قورس نییە ژیانتانەوە بەبێ موچە؟ جا چی بکەن خۆ دەسەڵاتمەنێ 100,000 کە مەدایم هەیە ئێستا ئەویشیان بۆ نەکردووە لێرەکە لێرە ئەڵێن بچۆ بۆ دایرە لە دایرە ئەڵێن بڕۆ ئێ نازانم 100,000 کە مەدایم هەیە دەرەجەم لە سا هەفتایە ئیتر نازانم لەم بینە چیم لێکەنەوە 44 ساڵ لە دایرە. ئەم قەرەباڵغەی بەڕێوەبەرایەتی خانەنشینی هی ئەوەیە بە بڕیارێکی کتوپڕ 4 تەمەن بەسەر یەکەوە خانەنشین کراون. وتەبێژی یەکێتی خانەنشینان دەڵێ نەدەبوو ئەم 4 تەمەنە بەسەر یەکەوە بڕیاری خانەنشینکردنیان بۆ دەربچوایە. ئەم کێشەیە لەوێەوە دروست بوو کە 3 مەوالید بەیەکەوە ئێستا ماوەلی 65 دیسان ئەوانەی کە لە هەر مانگێکی ساڵی 2025 65 ساڵ تاوەکە هەر خانەنشین نەبن کەواتە ئێستا توان بڵێم نزیکەی 4 مەوالید لە یەک کاتە ئەمانە بڕیاری خانەنشینکردنیان درا کێشەکە لەوێەوە دروست بوو لە یەک کاتە ئەگەر ئەوانە پۆلێن بکرانایە بە چەند بەشێک بینیان هەبوایە تا ئەمان ماوالیدێت تەواو ماوالیدێکی تر ئەوە پێم وایە ئیشەکە باشترە بوو. بەڵام ئێستا بەرحاڵ واقعەکە وایە هەموو ماوالیدەکان لە یەک کاتە لە زۆربەی فەرمانگە و بەڕێوەبەرێتیەکانە معاملەیەکەن بۆ هەر هەمویان لە یەکی 2025 لەو ڕۆژەوە کە ئەوان ئینفیکاکیان کردو جیابوونەوە لە وەزیفە لە ڕۆژی دواییەوە لەسەر خانەنشین حسابن و هەر کاتێ موچەی خانشیان بۆ سەرف بکرێ ئەبێ لە یەکەوە با حساب کرێ بە نمونە ئەبێ بەیان درێتێ بە نمونە مانگی 3 مەجموعەیە تەواو بوون لە سلێمانیا 100 و ئەوەندە کەس ناوەکانیان بە تەواوی هاتبوو معاملەی لە هەولێریش تەواو بوو ئەو 100 و ئەوەندە کەسە لە موچەی مانگی 3 موچەی هەر سێمانگەکان پێکەوە وەرگرت یەکیش دووست. لە سلێمانی زیاتر لە 11,000 کەس بڕیاری خانەنشینکردنیان بۆ دەرچووە تا ئێستاش هیچ بڕیارێک نییە بۆ پڕکردنەوەی جێگەکانیان و ئەو موچانش کە 4 مانگە بە پاساوی خانەنشین بوون لێیان بڕدراوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.